عزیزان و خۆشەویستانی کەناڵی سلێمانی سڵاتان لێبێت خۆشحاڵم لە پرۆگرامێکی تایبەت لەگەڵتان دەبم تایبەت بە کولتور و دابونەرێتی قەزای چوارتە بێگومان پرۆگرامەکەمان لە چێشتخانەی کولتوری ڕەوکی تۆمارەکەین ئێوەش بینەری پرۆگرامی ئەمڕۆمان بن باس لە دیزاین و کارە کولتوری و کوردەواریەکانی نێو قەزای چوارتا دەکەین هەروە باس لەو ئاداب و دابونێریتانە دەکەین کە چەندین ساڵە لە ناو قەزای چوارتاتا پارێزراوە و لێرە هەوڵیانداوە بە تەواوی زیندوی بکەنەوە هەوڵەدەین لە دوو پرۆگرامدا بتوانین تەواوی ئەو گفتوگۆیانە بە ئێوە ببەخشین کە سوودی لێ ببینین. پرۆگرامی یەکەمان لەگەڵ خات و دێنێ دیزاینەر دەبێت و بە ئامادەبوونی چەند خانومێکی جوانی نێو قەزای چوارتا گفتوگۆ دەکەین لەگەڵیان تایبەت بە بابەتە کولتوری و کوردەواریەکان شوێنەکەشمان زۆر کوردەواریە زۆر کولتوریە چێژێکی تایبەتتری بەخشیوە بە پرۆگرامی ئەمڕۆمان و بەشی دووەمیشی دەچینە بەشێکی دیکەی چێشتخانەکە کە لەو بەشیان پیاوان بەڕێوەی دەبن و چێشتخانەیەکە کە پیاوان تێدا دادەنیشن لێ باس لە بابەتە مێژوویەکان دەکەین بزانین قەزای چوارتا تا چەند بابەتە مێژوویەکانی تێدا پارێزراوە و زیندوو کراوەتەوە ئەو چیرۆکانە چین کە لەناو قەزای چوارتادا هەن بینەری پرۆگرامی ئەمڕۆمان بن خاتی دێنێ زۆر بەخێر بێت زۆر سپاس دەکەم خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵ سپاسدارەکەم بۆ میوانداریەتان زۆر سپاس پێم خۆش بوو ئەمڕۆ باس لەوە بکەین کە قەزای چوارتا یەکێکە لەو شوێنانەی کە بەڕاستی دەنگدانەوەیکی تایبەتی هەیە بۆ ناوچەکانی دەوروبەری بۆ حکومەی کە بابەتە کولتوری و کوردەواریەکان تێدا پارێزراوە خات و دێنێگە لە سەرەتای پرۆگراما بپرسم تا چەند گرنگە لە دیزاینەکاندا گرنگی بە کولتور و دابونەرێتە کوردەواریەکان بدەین لای تۆیان تۆ تا چەند کارت پێ کردووە؟ بەڵێ من زۆر کار لەسەر کولتوری کوردی یەکەم و ئێستاش بۆی حەزمکردن بەرنامە بەشدار بم کە تەواوی بەرنامەکە کوردەواری و شوێنەکە کوردەواری و جلەکانم کوردەواریە حەزم کرد زیاتر کولتوری کوردی بخەمە بەرچاو و زۆر کاریشی پێیەکەم چای شیرین نەخۆیات تاڵ شیرین باشە قەزای چوارتا یەکێکە لەو شوێنانەی کە زۆرترین سەردانیکەری هەیە لە دەوروبەرەوە خەڵکان دێن ئەبەوەی کە ببینن لە قەزای چوارتایە بابەتە مێژوویەکان تا چەند پارێزراوە تا چەند ماوەتەوە و پایتەختی شارباژێڕیشە ئیتر لە هەموو چواردەوڕۆ هەردیتەوە با بڵێن ئەم ناوچەیە تا چەند گرنگە کە بوون نەچێشخانێکی لەم جۆرە لێرە هەیە تەواو گرنگی داوە بە بابەتە کولتوریەکان کوردەواریەکان ئەم شوێنی بم جۆرە ڕازاندوێتەوە. بەڵێ ئێستا بەنسبەت ئەم شوێنەوانە کە لە قەزای چوارتا کراوەتەوانێ پێم وابێ زۆرترین سەردانیکەری بۆیێت باشە بە حکومەوەی شوێنەکە تەواو کوردەواریە لە سلێمانیەوە لە چواردەوری چوارتاوە خەڵک زۆر سەردانی ئەکات بە حکومەوەی کە چێشتخانێکی کوردەواریە شوێنەکە مولکی کوردەواری زۆر پێوە دیارە گرنگە بۆ سەردانی کەرانی کێنێرە ئەم شێواز و ڕازاندنەوەی دەبینن زیاتر حەز بەمانەوە بکەنتیا یاخود جارێکی تر سەردانی بکەنەوە بە دڵنیای ئەوەی بێتە ئێرە تەسەوەرەکەم چەند جارێک تر بێتەوە ئێرە لەبەرەوەی شوێنەکە زۆر جوانە و زۆر کوردەواریە بەڕاستی دڵەکاتەوە پێما بێ ئەوش کە برسینە بە حەزەکە سەرێک لێرە بەوەی کە وێنەیەک لێرە بگرێت ببێتە بەشێک لە کولتور و دابونێرێتی پێشخۆی کە ئێمە ئەگەر چی لە ئێستا ئەو بابەتە کوردەواریانە ڕەنگە لە زۆر شوێن گرنگی پێ نەدرێ بە حکمیەوەی ڕەنگە بڵێن کۆتایی هاتووە ئەمە دایک با بڵێن کەسانی پێش ئێمە مێژووی ئێمە لەم جۆرە کولتورەدا ژیاون تا چەند گرنگە ئەمە بانەوەکان بوترێت کە ئەم جۆرە کولتورێکە کە پێویستە زیندوو ڕابگیرێت. پێم وابێ لە ئێستاە زۆر بای ئەم شتە کوردەواریانە هاتێتەوە زۆر گرنگیشی پێدرێ ڕاستە لەوانەیە لای هەنێک کەس گرنگ نەبێ بەڵام ئەتوانم بڵێم لەسەرەوەی خەڵک ئێستا خویاوتە بەشتی کوردەواری زۆریش گرنگی پێدرێ و حەزیژەکەم زۆر حەزەکەم ینی هەر لە ڕێگەم کەناڵی ئێوە بڵێم ئەوانەی کە تەمەنێکیان هەیە ینی بەنەوەکانی بناسیێنە چکە کولتوری کوردی ینی کولتورێکی زۆر جوانە بەڕاستی ئەبێ گرنگێکی زۆری پێ بدرێت بانەوەکانی دوای خۆمان ڕاستە ئێوە خانمێکی دیزاینەر تا چەند لە دیزاینەکانتانە گرنگی چانداوە بۆی کە کولتور زیندوو بکەنەوە گرنگێکی زۆرم پێیاوە و زۆرش حەزەکەم ینی هەموو کاتێ شتی کۆن بەکاربێنم
و یعنی شتە کۆنەکان ئێستا پێم جوانترە لە شتی ئێستا پێم جوانترە بەڕاستی زۆر باویشی هاتوۆتەوە زۆر خانم بەکاری هێنێ زۆر خانم احتیمام بەوایە کە ئێستا جلی کۆن بەکارێنن بە تایبەت تازە گەری باڵین کاری نوێ و دیزانی پێشووی خۆمان مێژووی خۆمان تێکەڵکردنی ئاسانە هەم ئاسانە و هەم قورسیشە هەم قورسیشە بەڵێ دەبێ بێ بیگونجێن یعنی لەگەڵ ئەو تەبیعەتی ئەو کەسە منەگەر بۆ خۆم بکەم تەواو کوردەواری بەکارەهێنم تەمەەن تا چەند هاوکارە بۆ ئیشێکی کوردەواری و کولتوری ئێمە تەمەنمان ڕەنگە نەگاتە ئەوەی کە بە تەواوەتی لە بابەتە کولتوری و کوردەوارەکان تێگەیشتی بێتین تا چەند ڕای کەسانی گەورەتر وەردەگریت کە مێژوویەکیان هەیە لەگەڵ کولتوری کوردەواری ئەگەڕم زۆرە گەڕم بە شوێن شتە کوردەوارەکانە بە شوێن ئەو کەسانەی کە تەمەنێکیان هەیە بۆ نمونە لە کۆنا سەر و کڵاو هەبوو زۆر جوان بووە بەڕاستی ئەنیها شتێکی کوردەواری زۆر جوان کۆڵانبوونی بە خانمەکان بەخشی ئێستش کە سەر و کڵاوەکە ینی یەکە لە پرۆگرامەکانە من سەر و کڵاو سەر و بەستم دانابوو پێیانەوتم جەڵی حەفسەخانی نەقێوی ئەنی ئەو کللتورە بۆ ئەوان تازە بووە بە چیرۆکێکی دانەبڕاو ماوەتەوە بەدڵنیایەوە ئێمەش ئەکری ئەوە زیندوو بکەینەوە بۆ نا ئێستا زۆربەی گەنجەکانمان خۆیان ناوەتە شتی کۆن زیاتر لەشتی کۆنمان بۆ بکەرەوانێ بە عنی ئاهاشتەکە زۆر نەچە بەلای ئەوەی کەمەوە جێرن بێت و ئەوانە زیاتر کوردەواری بێ و زۆریش بەکارێت لای من بەکاریە دیتر نازانم یعنی بۆ جلی خەنە بەندان بۆ دیزایانی جلەکانی ترم زیاتر بەلایشتی کۆناڕۆ باش پێکەوە دەچینە لای چەند خانمێک کە شارێزایی تەواویان هەیە لە قەزای چوارتە و لە بابەتە کولتوری و کوردەواریەکان و دوایی دەست بە پرۆگرامەکەینەوە و گفتوگاکان پێکەوە بەردەوامەکەی چاکەشمانە خۆینەوە سڵاو لێ بە خات و پەخشان خۆشحاڵم کەمڕۆ لەگەڵمانی لەم پرۆگرامەیە ئەکرێ سەرەتا لێت بپرسم تا چەند لای تۆ ئەم بابەتە کولتوری و کوردەواریانە گرنگی خەیە سەرەتانش بە خێراتی کەناڵەکەتان زۆر سپاس دەکە زۆر بەخێر بێن زۆر سپاس سنووری چوارتان بەسەر کردەوە خۆشحاڵم ئێمە شەڕ زۆر سپاس پرسیارەکەی جەناب لەسەرەوە لەسەر عادەت و کولتوری شارباژە بەڵێ ئێمە لە هەر نەتەوەیەک بێ لە هەر ینی بەڕاستی نەتەوەیەک بێ ئەگەر بێت و ینی ئەم عادەت و کولتوری خۆی ینی فەرامۆشکە پێم وابێ ئەو نەتەوەیە بەرەو کاڵبوونەوە ڕوە مێژووەکەشمان ئێمە بەچی ناسراوین بەم شتە کولتوریانە ناسراوین وەکو جلوبەرێکی کوردی وەکو خواردنە کوردەواریەکان وەکو بەڕاستی کاتی بڵین خۆی لە بڵین باو باپیرمانەوە گرنگیان ناوە بە ئاش و بە فەلاحەتی و بە کێڵگە و یعنی هەنێش کە لێرەیە لەم کللتوریە تیا زنووە ئێستا ئەو شتانی کە دەستی بخەینە سەر ئێمە شانازی پێواکەن ئێمە بەو شتانە ناسراوین میلەتی کورد بەڕاستی ئەگەر بێت و گرنگی بەم شتە کللتوریانە نەیە میلەتی کورد بەرەو کاڵبوونەوە ڕۆ بەرەو لە ناوچوونە ڕۆ ئێمە هەمیشە بێ ئەم شتانە زیندووکەینەوە ئەم شوێنانە بەسەرکەینەوە دایمە ئێمە لەگەڵ ئەوەشە وەکو ئیشی دەستی خانمان ئەبێ زیاتر ئێمە گرنگی بین بە ئیشە دەستیەکان ئیشی خانمان بەڕاستی جار وەکو قاتی جلی کوردی قاتی شاڵی پیاوان بەڕاستی شتێکی زۆر جوانە تۆ یعنی ئێستا لە بۆنەکانە جاران پێم وابێ 10 ساڵ 15 ساڵ لەمەوە پێشەگەبرەرمان کردا خەڵک ینی بە نوعێکی تر سەیرانەکرد بەڵام ئێستا زۆر بە شانازی ئەمە شانازی بە کولتورەکەی خۆمانەوە بێ بکەین ئێمە بەوە ناسراوین بەڕاستی میلەتی کورد میلەتێکی بەڕاستی دەزەڕەنگینە بێگومان هەر نەتەوەیەک هەر با بڵین وڵاتێک بابەتی کولتوری خۆی جیاوازە نەریتی خۆی هەیە ئەم نەریتەکان ئەوە بۆنەکانە زیاتر زیندوی ئەکاتەوە زیندویەکەینەوە وانە بەڵێ بەڵام وەکو کولتوریەکان ئێمە جێژمان هەیە جاران لە بڵین نەورۆزە بەڵێ بەڕاستی ئێستا من کاتی خۆم کە بەبیرمێ کاتی مناڵی لە نەورۆزە هەموو جلی کوردیمان بەرە کردووە چوونە لای مەکتەبەکەی پیراڵک
یعنی لە سەردەمی ڕژەمی شابوو بەڵام ئێمە هەمیشە ئەومان زیندووە کردەوە ئاگرمان لەسەر شاخەکانە کردەوە وەکو سەیرانێک بڵێن باشە کەواتە با من یەک پرسیار بکەم لە بینەیە ئەو کاتە کە زڵم هەبوو زۆرداری هەبوو ئەبووە بە ناڕەحەتیا تێپەڕی تاکو ئاگری نەورۆز بکەیتەوە ئەو خەڵکە بەو گڕوتینەوە دەچوون ئاگری نەورۆزیان ئەکردەوە دەی خۆ ئێستا ئازادیە ئێستا ڕێگە بە هەموو کەس دەدرێ لەو ڕۆژە خۆشەیە بەشدار بێ بۆچی زۆر گرنگی نادرێت بە بابەتە کولتوریەکان بە ئاگرکردنەوە بە جلوبەرگی کوردی لەبەرەوە پێم وا بێ زروفەکە یعنی ئەو کاتە هەمووی لە یەک ئاستا بوو دوو چین هەبوو چینی بڵێن مامناوەند و وەسەط یعنی بەڕاستی چینە فەقیرەکە ئێستا دەوڵەمەندکە زۆر زۆرە ها پێت وایە ئەوە ڕێگری بێت بەڵێ ڕێگریە ئێستا شتەکانی ئێمە بۆ بە چاولێکەری زیاتر شتەکانی ئێمە چاولێکەری ئەو کاتە ئێمە هەموو بە یەک هەدەف بە یەک دڵ ها هەمومان دڵپاک بووین هەمومان دڵمان ئەسووتە بۆ شتەکانی خۆمان بۆ شتە کوردەواریەکان زۆر شانازیمان پێوا کرد بەو شتە کوردەواریانە پێم خۆشە یەک پرسیاری ئەخیر بکەم لە بەڕێستان بە حکمی ئەوەی ئێوە چەمەندتان ڕەنگە ئەو مێژوەی بینی بێت یاخود ئەو کولتورەی بینی بێکە بەکار هاتووە بەکارهێنانی ئەم جۆرە باڵێن نمونانی کە لێرە دانراون تا چەند لە ڕووی تەندروستیشەوە تەندروستتر بوون بۆ ئەو کات یاخود خانمان ئەو کاتە خۆیان دروستیان کردوون وەکو نمونەی زیندوو من لە سەردەمی منە بەڵێ ئەو لێفەیە هەبووە ئەم قوڵین هەبووە نانیان قڵین نانەشانە هەبووە نانیان لەسەر تەڕە کرد یعنی تۆ هەر لە ڕووی سیماکەشەوە شتێکی کوردەواری پێوە دیار وەکو جوانیەکەشی وەکو تەندروستیەکیش یعنی بەڕاستی ئێستا شتی لایلۆن زۆر یعنی بڵێن هەنێ میکرۆب زووتر لە خۆیەگرێت بەڵام ئەم شتەدارانە نە ڕاستە ئەگەرچی قورسترە دروستکردنیان قورسترە بەڵام بۆ ئێمە قورسێ بەڵام بۆەوەی کە ئەو سنعاتکارە ئەوەی ئەو بەرهەمە دروستە پێمان نییە قورس بێ ئێستەکانە خۆش بێ زۆر زۆر خۆشحاڵ بووم سپاس کامڕۆ لەگەڵمان بوویت زۆر سپاس بۆ تۆ خاتون ئازدار سڵاوت لەبێت خۆشحاڵم ئەمڕۆ لەم پرۆگرامەیە لەگەڵمانیت دەکرێت سەرەتا بپرسم ئەو جلە جوانانە لەکوێ هێنا ئاوا دروستت کردوتیانیشی دەستی خۆتە یخۆ بەخێر بێن بەخێراتتانەکەم بە خەراتنی کەناڵی سلێمانیەکەین بۆ چێشخانەی ڕەوکی بەخێر بێن سەرچاو بەڵێ دیزایانی خۆماوە پێکاتووە لە جاجم و مێخەک و مور و زۆر جوانە دەستت خۆش بێ ئەو شتانش کە بەکارت هێناوە فۆل کوردەواریە بەخێر بێن سەرچاوڵیشی دەستی خۆمە هەمووی شتە کۆنەکانە بەکارم هێناوەتەوە چکە هەمومان مڵکی کوردیمان پێوە دیارە بەڕاستی هەتا شتەکەمان کوردەواری بێ جوانتر کەواتەیەکێکی لەو خانمانەیە کە گرنگی بە کوردەواری و کولتورەکان هەمووی چنینی خۆمە زۆر باشە ئەو جاجمت لەکوێ دەستکەوتۆ ئاوات کردوتە بۆ دیزاینە جوانە هی زۆر کۆنی ننکم بوو مابوو ئیتر لەتم کرد و تێکەڵ ئەم دیزاینە تازەیم کرد و هێشتومەتەوانێ تاکو بژمێنێتەوانێت زۆر جوانە دەستت خۆش بێ ئێستا گەر کەسێ داوت لێ بکا لەو دیزاینەی بۆ بکەی چی ئەەکەی ئامادەم بەسەر کەس حەزی لێ بەسەر چاو بۆی دروست ئەگەر چی کارە کوردەواریەکان ڕەنگە قورستر بێ بۆ ئێوە وایە وڵی بە حکمی خۆم خەیاتم هەم ئەشی دوورم و ئەشی چنم و دیزاینی شێکم تەسەور پارچەکان با تۆزێ بە قورسی دەستان ناکەوێت بەتەکیید بەروەڵا ئەبێ بگەڕین بزین چێهێتی لە ماڵەوە نەش بوو ئیترە بێ لە بازار دەستمان دەستان بەکاری بێنین تا چەند گرنگە خانمانی بەرەگدور و دیزاینەر گرنگی بدەن بە ئەو کولتورەی کە کوردەواریە وڵی ئێستا بە ئام هەر هەمووی داوەشتی کوردەواری ئەکا بە تاکیید مۆدێلە گۆڕانکاریت دیزاینە تازەکان زۆر زۆر کەم بۆتەوە هەمووی هەتا بکرێ فۆلکلۆر داواکەن دەستکامڵکی خۆمانە ڕاستە بەدڵشمان بۆ جلو کوردی و جوانی بەدڵنیایی زۆر جوانتری کردووی دەستت خۆش بێ زۆر خۆشحاڵ بوو ئەزیزی منی زۆر سپاس سڵاو لێ بە خاتون زۆر بەخێر بێت ئەمڕۆ لەگەڵمانی سپاس دەکەین زۆر سپاسان دەکەین خۆتان بەخێر بێن بەخراپی کەناڵی سلێمانیەکەین بۆ چێشخانەی ڕۆکی چێشخانەیەکی کوردەواری مورکی کوردایەتی پێوە دیارە دەستخۆشیتان لەکەین هیوادارین ئەم بەرنامانە بەردەوام بن هەم وەکو خانمان بەشدار بن هەم وەکو ئەوش کە شوێنێکی کوردەواری زۆر جوانی شارباژێر و شانازی پێوەکەین دەستان خۆش بێ بەخێر بن سەرچاو زۆر سپاس دەکەم وەکو خانمێک تا چەند لات گرنگە کولتور تازە بکرێتەوە نهێڵین ئەو بابەتە کولتوری و کوردەواریانەی گەلی کورد بفەوتێن
هەر کەسەمان لە ئاستی خۆمان ئەتوانین ئەو شتە بکەین پێم وا بێ شتێکی قورس نییە هەر کەس لە ئاستی خۆی هەمومان حتمەن لە باو باپیرانەوە شتێک ماوەتەوە تا ئێستش لە ماڵەکانمانە هەیە من بۆ خۆم تقریبانەوە 23 ساڵە جاجمە کە ئەو کاتە زەواجم کردو تا ئێستا ماوەتەوە لە ماڵەکەمە هەر حاڵەت ئێستاش وعدماوە بێنم بۆ کاک محەممەد بۆ ئەم چێشخانە جوانە و لێرە ئەو احتیفازی پێ بکە و زیاتر بمێنێتەوە ینی کارێکی قورس نیە ئەتوانین هەر کەسەمان ینی وەکو کورد بەم شتانی خۆمان ینی مورکی کوردایەتی بۆ جوانە احتیفاز بە شتە کۆنەکانەوە بکەین بیان هێنینەوە هەتا لێفەیەکیشم هەر هەیە تا ئێستش لێفەیەکە دەرماوە بە مناڵی چەند هیوایەتم بووی بەڕاستیش ئەو کاتانە خۆش بووە ساو بڵێ ئەو گوڵاو پرژێنەی بەردەمی بەڕێزت بەڵێ ئەوە ینی ئێمە باو باپیران بەکارە ئەوە کە ئەچوون بۆ حەجەهاتنەوە گوڵاویان پێڕژان لە کاتی تەعزیەکانە گوڵاویان ڕژان بەسەر خەڵکەکە بیرم و کاتەوە بەکار هاتووە شتێکی زۆر باشە وەکو هاوڕێتی بڵین کەسەکان ئێمە کە ئەچوونە دەرەوە کە ئەچوون بۆ بڵین لەوانەیە لە سەردەم ئێمە زۆر کانی و شت نەبوو بەڵام وەکو سەردانەکان زۆر خۆش بوو شەوانە بەیەکەوە دانیشتین شەوچەرەون و هەموو هەفتەیەک هەر شەوی ئەچوون بۆ ماڵێک یان بەدەلەوە بەرنامەیاندانا هەتا سەرەی ئەوەی تر هاتەوە یعنی شەو ماڵ بەیەکەوە بوون شەوی وایە من بەبیرم مێت ماڵی باوکم تەلەڤیزۆنیان هەبوو لەسەر بانیژەکە دانیشتین جا هەمووی گوڵ و ڕیحانە ڕازێنرا بۆەوە ئەنجە سیواخیا بوو دایکم بەڕاستی تاموچێژێکی هەبوو ئەو دانیشتنەوە ئەو قسەکردنەوە ئەو دڵپاکی و بەڕۆحێتێکی زۆر پاکەوە ئەو کاتە کەسەکان کەسێکی تر بوو بەڵام ئێستا لە بینی کەسایەتێکی زۆر نزیکیشە ئەو ڕۆحێتە پاکە نەماوە بەڵام من پێم وابێ هەمووی بە نریت و کوردەواریەکی خۆمانەوە ئەو شتانە بەرەو کاڵبوونەوەڕە بەڵام هیوادارم هەرێک لە ئێمە ئەم شتانە زنوکەینەوە و بەڕاستی میلەتی کورد بە یەکەوە جوانە ئەوێ هەموو کاتێ پشت و پەنای یەک بین هەموو کاتێ ئەم شتانە بەڕاستی یادیانکەینەوە نەگیادیانکەینەوە لە ماڵەکەی خۆشمانە بیانێڵینەوە ڕاستە دەستەکانە خۆش بێت زۆر سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێت. دووبارە سڵاوتان لەبێت لە دوای گفتوگۆکردن لەگەڵ چەند خانمێکی قەزای چوارتە دەسەکەینەوە پرۆگرامێش بینەرمان بن ئاخات و دێنێ قسەی هەندێک لە خانمان ماوەرگرت کە ئەوان باس لەوە دەکەن زۆر گرنگە کولتور و دابوونەریتی کوردەواری پارێزرا و بێتونەوەکانی دای خۆشمان بە هەمان شێوە ڕابێنین کە ئەم کولتورە زیندوو بکەنەوە و نەفەوتێت. تۆ خانمێک پێت وایە گرنگە کار لەسەر ئەم بابەتە بکرێت؟ بەدڵنیاوە گرنگە لامەگەر گرنگ نەبووە وەکو دایکان یعنی دایکان ئیش لەسەر ئەمە بکەن کە ئەم دابوونەریت و کولتورە بەنەوەکانی خۆیان ببەخشن بەدڵنیاییەوە بەڵێ ئێستاش بۆی حەزم کرد لێرە ئاواکۆ بینەوانێک کە خانمان هەیە زۆر دەستڕەنگینە خانمان هەیە لە هەنێ بوارە شەرمێ لە بواری چنین و ئەوانە لە چەند خانمێکی ترمانەیە لە هەنێ شوێنە ترا شارەزان لە ئیشی ترا شارەزان یعنی خۆشە ئەو خانمانە بناسرێن پێویستیشە بەڕاستی پێویستیشە وەکو ئەوەی کە بناسرێ بنەوەکانیان زۆر گرنگە من ێستا خۆم کچێکم هەیە زۆر ئێحتیمامی پێم زۆر لەگەڵ یا خەریکم کە شتێکی کەمیش بێ فێر بێ لەبەرەوەی ئەو کەلتورە کوردەواریە لە ناوچێ خات و دێنێ یەکێکە لەو خانمانەی کە مناڵی لە قەزای چوارتا بەسەر بردووە مناڵی ئێستا و مناڵی ئەو کاتە و کاتێک کە مناڵ بووی لە قەزای چوارتەیە بوویت و گەورەبوونی ئێستا کە لە ناو شاردای جیاوازیەکە لای تۆ چییە؟ زۆر جیاوازی هەیە بەڕاستی حەزمەکەری ینی زروف وای کرێگینە هەر حەزمەکە لێرە بمامایەتەوانە زۆر جیاوازی هەیە ینی هەستەکەی ینی مناڵبوونی خۆتە ناسی بەجددی لە ناو شارە ئەنی ها کۆمەڵێشت هەیە بۆ نمونە یاریکردنە ها یاریکردنی کچ بێت تۆزێ تەمەنێکی ئەها هەبێت تەمەنەکە تەمەنەکە دیاریکراوە بێت ئەڵێ ئایبا بۆ ئایبە ینی قەیچێکە با ئەو مناڵی خۆی بکات کچێنی خۆی بکات بەجددی بریار لێرە بوو کاتە مناڵی چۆ جیاواز بوو لەگەڵ ئێستا مناڵی کچەکەی خۆت؟ بەدڵنیاییەوە زۆریش ئەڕەوڵا جیاوازێکە چییە؟ جیاوازێکی وەکو پێم وتیت هەنێشت هەیە بۆ نمونە ئێستا من ڕەفیقم هەیە لێرە هەتا ئێستش بەیەکەوەی
حتى ئێسش ڕەفیقین لە دراوسەیە بڕابکە ینی جیاوازی هەیە دراوسەکانی ینی کە لێرە بووین ئێستش هەر بەهاتوو چۆمانێ ئێستا شەر بەیەکەوەین ینی بەڕاستی چەند بیڵی تام و ئەمە ئەوە ئەگەێنێت کە تێکەڵاوبوونی مۆدێرن بە کەسایەتیەکان ینی کەسایەتەکانیشی گۆڕیوە بەدڵنیایە بەڵێ ئەنی ئێستا ئەگەر بۆ نمونە لە ناو شارا بیت بەخوا بڕوان ناگەم ینی زۆر ئەها بتوانی هاتوو چۆی کەسێ بکەیتەوە لە ئای بە و ئیس ئاجەکەیت و بەس تەسەور ناکەم لێرە ئەو شتە کۆمەڵایەتیەکان لێرە لە تمو تۆڵترە بەدڵنیایەوەوانە ئەنی ئێمە هاتوو چۆی یەکمانە کرد لە لای یەکەماینەوانێ ئێستش کە ئەنی دوور کەوتینەوە لە هاتوینەتەوە ناو شار هەر بەو ڕێتمەی جاران ئەچین سەردانیەکەکەین لە لای یەکەمێنینەوە زۆر جیاوازی هەیە بەڕاستی لەگەڵ شارزایت هەیە لە باری چوارتەوە بوونمونە ئەوەی کە لە مناڵیە لە مێشکتدا دەرەخ بووە ئێستش لای خۆت ماوەتەوە لە زەهن تا ماوەتەوە ناڵێم چوارتاوەکو جاران نەماوە چەند شتێکی بۆ زیاد بووە ئەو ساکە ئێمە لێرە بووین تقریبا پێشی 10 ساڵ هەر لە خۆەوە بووە گۆڕانکاری تیاکراوە بۆ نمونە ئەم چێشخانەیە نەبوو خستەخانەی ئاوا ینی پێشکەوتوی لێ نەبوو بەعزیشتی لێ نەبوو پێشکەوتووە ینی ئێستا پێشکەوتوترە پێشی 15 ساڵەمەوە پێش بەڵام توانراوە با بڵێن کللتور تایدا زیندوو بێت بەدڵنیایەوە نمونەیەکی کۆم چێشخانەیە بەڕاستی واکات کە تۆ بڵێ مێژووی ئێرە چۆن بۆ ئێستا شەر وایە بەدڵنیایەوە بەڵێ پیاوی گەورەی لێن لێرە کۆ ئۆبنەوە ینی زۆر خۆشە ڕەنگە ئێرە هەر چێشخانەیەک نەبێتی گفتوگۆ و با بڵێن ببێتە هۆکارێک بۆ نزیک بوونەوەی هاوڵاتیانی ئێرە دیوانەوانە شوێنێکی لێیە ئەوانی کە چوشنەتەوە سلێمانی یعنی بەردەوام بێنەوە بۆ ئێرە لە بەرەوەی ئەها حەزەکەن بەیەکەوە بمێنەوەوانە ینی حەزەکەن لەگەڵ یەک کابن هەر لەم چاخانەیەدا ئانیشن ینی دڵیان پێکرێتەوە تۆ خۆ دەگەر اختیارە بخەنە بەردەستە بڵێن یان ئەتوانی جارێکتر بگەڕێتەوە لە چوارتە ژیان بکەی یەخۆتە هەر لە سلێمانیە بێنیتەوانێت تۆ کامیانەوە بژێری بەدڵنیایە لەم چوارتە بەدڵنیا ئێستش حەزەکەم ینی بەس لە بەرەوەی خێزاندارم و لەوانێ قبوڵی نەکەن و کۆمەڵش ئێستاش خازمان هەیە لێرە ئێستاش هەر سەردانی ئێرە نەمانێ لێرە یەم بۆ ئێرەش زۆر باشە کەواتە لە داهاتووە هەوڵ ئەدەی کە زیاتر لە بەپێی بوارەکەی خۆت کە دیزاینە گرنگی بدەی بە بابەتە کولتوری و کوردەواریەکان و زۆر کەسانی کە دێنە لات لە سلێمانی بۆ دیزاینکردن ئێران پێ ئەناسێن یاڵی بچن سەردانی چوارتە دڵنیایەوە ئەی چۆن ئەگەرەوەی حەزی لە شوێنێکی کوردەواری بێت حەزی لە ئەوە بەیانی زۆربەی کات ئەوانەی کە دەروی وڵات و خەڵکی چوارتان ینی کە ڤیددیو شتێکدا ئەنێت بەڕاستی دڵیان پێکرێتەوانێ ئەنی زۆر دەستخۆش ڕەنگە ئێرە سەردانیشی بکەی ببێتە هۆکارێک بۆی کە تۆ فکری لێ وەربگریت لە ماڵی خۆتدا لە شوێنێکا کاری خۆتە ئەفکری دیزاین و ڕازاندنەوە شوێنەکە وەربگری زۆر خۆشە ینی کە جام دوای ئەچمە لای خاوەنی باڵین ئەم چێشخانەیە بەڕاستی حەز ئەەکەم پرسیاری لێ بکەم دەربارەی ئەم شتانەی کە لێرە دانراوە چۆن بەسی کەوتۆ چۆن هێنایەتی بۆ نمونە ئێستا ئەمە چی پێوترێ لێفە ئەمە لێفە من بە مناڵی کاخەوتم لێفێ بەس قرس بوو بەکارچن زۆر خۆش بوو عنی بڕواکی ئەو کاتە بەتانی تەحالفیش هەبوو وایە خواخۆم بوو منە من بەرکێ بەتانێت تەحالفەکەم بەر نەگەێتەوە زبر بوو ئەمە زۆر تەندروستەوە نییە جیاوازە زۆر لەگەڵ ئەو بابەتانی ئێستا بەکاریە دوایی ئەمەلات تایبەتتر قسە لەسەر ئەو بابەتانە ئەکەین باشە شتی کوردەواری زۆر گرانە عنی بۆ نمونە ئێستا ئەمە ئەگەر بۆت بکەن بە شێوەی ئێستا بۆت بکەن بۆ $200 بۆ $300 ئەگەر بۆشت بکەن یانی ئەگەر بۆشت بکەن ناچێتەوە سەر ئەو بابەتە خۆی دەرناچێت بەڕاستی ینی ئەو شێوازەی کە لە
کوردەواری هەبوو تا بە هەر چوارزەوەرمان من ئەو ڕێ مشتێکی تازەتر ئەبینێ شتەوە شەبینین زیاتر کوردەواری پێوە دیارە شەڵا پیشانی بینەرەکانمانی طبعاً بۆی زیاتر ببینێ ئەوەی سەردانی ئێرەشی نەگرێت بێت بیبینێت و کە چەند شوێنێکی دڵگیر و خۆشە ڕاستە بە دڵنیایی زۆر سپاس دەکەم زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵ مابوویت توانیمان پێکەوە کەمێک گفتوگۆ بکەین لەسەر بابەتە کولتوری و کوردەواریەکان هیواخوازم کە هەمووان گرنگی زیاتری پێ بدەن ئەچمە بەشی دووەمی پرۆگرامەکە دەچمە بەشی پیاوان تۆگەکان بەرداوامەکەم جارێکە لە پرۆگرامی ئەمڕۆمانجا کە تایبەتمان کردبوو بە بابەتە کولتوری و کوردەواریەکانی قەزای چوارچە لەگەڵ خانمان گفتوگۆمان کرد بینەرم بن و بیرتان نەچێت کە پرۆگرامێکی ترمەماوە چاوەڕێی پرۆگرامی دووەم بن تا پرۆگرامی دووهەممان شاد بن.